بەناوی خوای گەورە شەی هەموو لایەک باش لە ڕاستیدا سکاڵاکەی دەستگای ستاندەرد و ئەو هەموو جهدە زۆرەی کە کردیان دکتۆر و کاک ڕێبین و دکتۆر ئیسماعیل و برادرانی تری ستاندەرد من پێم وایە شتێکی زۆر گەورەیە، بەڵام یەکێک لەو ئیشکالانەی کە بۆتە هۆکاری ئەوەی کە لە حوکمڕانی کوردستاندا با بڵێن حیزبە گەورەکان کاری لەسەر بکەن ئەوەیە کە ئەم جوهدە گەورانە ناهێڵن کۆ بکرێنەوە بەرهەمێکی هەبێ بگاتە ڕایگەشتی بۆیە شتەکان بە شەخسەنە دەکرێن بە وا لێ دەکرێت کە هەر کەسێک هەر جوودێکی هەبێت هەر شتێک بکات دەیخەنە ئەو قالبەی کە شتەکە شخصیە یان هەوڵدان بۆ شتی شخصیە تۆڵەیە شتی لەم بابەتەیە هەر ئەمەش وای کردووە کە یەکێتی و پارتی لە هەڕەمی دەسەڵاتی سیاسی و حکومڕانی هەرێمی کوردستان بمێننەوە و ئەو دەسەڵاتی کە هەیەە بیپارێزن بەو کەمینەی کە هەیە لە ئینتخاباتدا هەرماونەوە. ئەوەی ترم بۆ کاکعالی بوو وەڵا کاکعالی پێم خۆشە کاکعالی بێتەوە پێم خۆشە ڕوونکردنەوە مامداتێ لەسەر مەسەلەی ئۆپۆزیسیۆن بوون کاکعالی ڕۆیشت کاکعالی پرسیارەکەم بۆ تۆیە باشە ناوەڵە دەمانێت بە کاکعالی بێتەوە دەستی هەموو لای خۆش بێت پرسیارەکەم لەسەر ئەو بوو مامسە سعید لە مەسەلەی ئۆپۆزیسیۆن بووندا تەوەجوهێک دروست بووە لە ناو خەڵک دەڵێن ئەو برادرانەی کە نوێ دەرکەوتون برادرانی خۆمان ستاندەرد کاکعالی هەموو ئەم برانە دەڵێن هێندەی باسی ئەوە دەکەن کە دەبنە ئۆپۆزیسیۆنێک هێندە باسەوە ناکەن کە سوڵتەوە دەگرن بە ئەوە ڕوونکەنەوە ئایا بەڕاستیمە هەدەفەکە ئەوەیە کە دەنگەکانی باوەڕیان بەوە نیە دەنگدانی خەڵک بگاتە ئەو ئاسەی کە دەسەڵاتی پێوەربگرن یان هە باوەڕیان پێ نیە پرسیارەکەم وایە زۆر سوپاس بەخۆ.